تەماشای ئەمە بکەم. استراتیژی بوون، چۆن استراتیژیانە ڕێگای زیرەکی بگرینە بەر. لە ئێستاوە بیر لە هەموو هەنگاوەکانی ئایندە کەرەوە. ئەمە ئەیبینن شەترەنج، ئەوەی شەترەنج ئەزانێ کە چۆنە. شەترەنج پێویستی بەوەیە بڵێ من ئەمە ئەجوڵێنم، ئەویش احتیمالی هەیە ئەوە بجوڵێنێ، دواتر من ئەمە ئەجوڵێنم، دواتر ئەو لەوە ناچارە بێ ئەمە ئەکام، منیش ئەوە ئەەکەم، دوایی لێکدانەوەی 15-20 توڵە جاچوە. بۆ یاریزانێکی شەترەنج ئینسانێکی استراتیژیە لە ژیانی. من سپاسی خواکەم کە مناڵ بووم فێری شەترەنج و هۆی شەترەنجەوە ڕۆژێک کە ئیتر عەقڵم بە شتەکان شکا بیم کردەوە ئەرێ من زوو شتێکم ئەزانی ئەوە بۆ ئیسپادی لێ نەکەم، تێرەکەم شتەکە زۆر مهمە. کە مناڵ بووم ئەیانگوت سەرۆکەکان و سەرکردەکانی مێژوو یاریزانی شەترەنج بوون و بەرامبەر یەک یاریان کردووە لە چین و لە کۆریا و لە یابان و لە هەندستان و ئەم وڵاتانە. ئەموت خوایە ئاخر سەرۆکێک چ پێویستی بەوە بۆ کە یاری شەترەنج بکە، بەڵام یاری شەترەنج خێری ئەوە تەکا تۆ چی ئەجوڵێنی، ئەی بەرامبەرەکە چی ئەجوڵێنێ، ئەبێت تۆ دوای ئەوە چی بجوڵێنی، ئەبێت چۆن دیفاعکەی لە خۆت و ئەبێت چۆن هێرشکەی. فێرە بی استراتیژی بی، فێرە بی بیر لەوە نەبێ ئێستاکە شتێکە هەنە بەردەستی یەکسەر بی خۆی بڵێ هەر وەڵای دەستم کەوت دەیخوا، بیرت لای ئەوە بێ هەریوایە تۆ خۆت شتەکەی بەدەستەوە بخوا. فێری سیاسەتە بی، فێری ئیدارەکان ئەبی، بۆ فێری جەنگە بی، فێری بۆ لەبەر استراتیژی بوون. هەر کەسێ لە ژیانی استراتیژی نەبێ وجود و توانەکانی بەزایات. ئەزان خەڵک هەن ئێستا هەر لە کوردستانی ئەمە خەڵک هەیە بەردەوام مطالعی کردووە، شارەزایی هەیە، شەهادەی هەیە، هیچ بەرهەمێکیشی نییە چونکە لە ژیانیان خۆی کەسێکی استراتیژی نەبوو، هەموو شتەکان بۆی هەڵکەوتووە. ئەزان وا نەزان بۆ هەڵکەوتن باش، وایە بۆ هەڵکەوتن وەکو ئەو گەنجە وایە کە هەر لە گەنجیا بۆی هەڵەکەی پارێکی زۆری دەسەکەوێت و ئەڕوا ئەیا بە ئۆتۆمبیلێک و هەر ئۆتۆمبیلێکی خێرا ئەکرێت و بۆ پێشبڕکێی پێکە و دەعمیەکات و خۆی لە ناوەبات. ئەوە جاری وایە شتێکە بۆ هەڵەکەی وەکو وایە وا نەزانی خەڵک شتیان بۆ هەڵکەوتووە. ئەگەر خەڵک پەروەردەکراو نەبێ، استراتیژی نەبێ، عاقڵ نەبێ، پارەی بیتە دەست زەرەرێتی، شەهادەی بۆ تەرتیبکەی زەرەرێتی، ژن بهێنێ شووبکە زەرەرێتی، بۆچکە استراتیژی نییە. چونکە ئەمڕۆ چی هاو بەدەسا ئەوە ئەکات، جاری وایە هەموو ئەم شتانە بە زەرەری تەواو. لە ئێستاوە بیر لە ئایندەت بکەرەوە. ناچاری چی بکە عەزیزان؟ ناچاری پلان دابنی، دەفتەرێک بێنە کە بە نووسینی پلان. ئەم چوارشەوە کۆمەڵێشتی زۆر گرنگ فێرە بی لە ڕاهێنان، لە تەکنیک. هەر ئێستا با پلانت هەبێ چۆن مانگ لە دوای مانگ، ساڵ لە دوای ساڵ تۆ زیرەکتر ببی، بەتواناتر ببی، باشتر ببی. شتێکمان نییە دەرزیەک بێت لێت بین و تۆ ببی بە بنیمەت. خواردنێک نییە بڵێ ئەمڕۆ من بیخۆم ئیتر ئەمڕۆ بم بە بنیمەت. وەڵا جۆرە تەمرینێک بە تەمادی ئەمڕۆ بیکەیت و بەیانی یەکسەر لە ئیمتیحان سەد بێنی. ئەبێ پلانت هەبێ، وردە وردە ئەتوانی باشتر ببی. من زۆر جار بە خوێندکاری پۆلی 12 ئەڵێم وەرە هەموو ڕۆژێک کە سەعیەکەی 10 دەقە زیاتر سەعیکە، دنیا بە دوای 2 هەفتەی تر تۆ ئەگەیتە ئاستێک لە سەعیکردن کە بتوانی ئەنجامی زۆر باش بەدەست بێت. خوێندکاری وامانەیە ڕۆژی 5 ساعت سەعیەکە، ئیتر سەریێشەکە مان و ئەبێ ناتوانێت 5 ساعت سەعیکرد. دێ من بەتەواو ئەگەر ئەمڕۆ 10 دەقەی بۆ زیادکە هەتا 6 ڕۆژی تر، یعنی لە هەفتەی ئایندە 6 ساعت سەعی بۆ تا هەفتەکەی کەش هەر بەردەوام بە ڕۆژی 10 دەقەی بۆ زیادکە ڕۆژی 7 ساعت لەو کاتە دەتوانێت سەعیکە. هەفتەی کەش هەر بەردەوام لەسەر 10 دەقە بەرەزان 10 دەقە شتێکم ئیمکانی هەیە، یعنی بۆ نمونە ئەگەر تۆ ڕۆ 5 ساعت سەعیەکەی دنیا بە بەیانی ئەتوانی 5 ساعت دەقە سەعی. ئەمە پلان، ئەمە جۆرێکە لەو عەقڵیەتەی ئەزانی 3 هەفتەی تر بچیەکی. بۆیە ئەمڕۆ سەرت ئێشەکە ڕانەهاتی لە 5 ساعت 3 ساعتی باشی 1-2 ساعتەکەی خیر ناتوانانی، بەڵام ئەگەر بیگەێنیتە 8 ساعت سایکردن 5 ساعت بە مەزبوطی مێشکرد ئیشەکە 2-3 ساعتەکەی کە وەزعی خراپ. کەواتە ئەمە چی؟ ئەمە بەس لە ڕووی زیادکردنی کاتەوە ئەگەر بە پلان زیادێکی ئەبێ، بەڵام تۆ بۆ نمونە هیچ ڕۆژێ سەعی ناکەی بە ڕێکوێکی
بەچی بڕیاری ئەڵی لە بەیانی و ڕۆژی هەر ساعت سەیەکم ئەخر ناتوانیت لە بەیانی ڕۆژ هەر ساعت بەڵام ئەگەر ئەمڕۆ چەندت کردو ئەتوانی بەیانی تۆزیکی بۆ زیاتری گەر استراتیژی بی بە یەک مانگ بە تەواوەتی ئەگۆڕیت ئێستا تەلەبەیەکی 12 بێنە تایرە بە ئیهمالی هێنابێت ڕۆژی 5 دقیقە بۆ سایکردنەکەی زیاد کە تا مانگێکی تر ئەکاتە 15 ساعت چۆنە بێت هەر ناتوانێ وەنیە کات ناوێت کاتە ئازیزانم تەماشاکە پلانەکەت دابنێ دەفتەرێک دابنێ و دەستکە بنووسی پلان چۆن دابنێم ئەمە پرسیاری زۆرێک پێش ئەوەی پلانەکەت دابنیت و بڵی بەیانی چی یەکەم دوو بەیانی چی یەکەم سێ بەیانی چی یەکەم خۆت هەڵبسەنگێنە هەڵسەنگاندنێکمان هەیە پێوترێت SWOT SWOT واتە Strengths, Weaknesses, Opportunities and Threats واتە هێزیت لاوازیت هەلەکانت خەڕەشانی کە لەسەر ئەم سوۆتە ئەکرێ حکوومەت بۆ خۆی بکە کۆمپانیایەک بۆ خۆی بکە ڕێکخراوێک دەستگایەک پەیمانگایەک خوێندنگەیەک زانکۆیەک تا ئاگاتە نەفەرێک و ئەشکرێ ئەمە بۆ یەک شتی ژیانی خۆتی وەرە هەر ئەم شەو ئەمە دروستکە با هیچ چوار بۆشایی دروستکە ئایا لە مێشک و زیرەکی و سەعی و فێربوون و تێگەشتنی خۆتە لە چیا باشی لە ئێسەکە بینووس بۆ نمونە ئەڵی من لە تێگەشتن لە کیمیا زۆر باش یان ئەڵی من هەر بابەتێک وەکو ئەدەبی کوردی وابێ زۆر باش یا ئەڵی من ئینگلیزیەکەم زۆر باش ئەمە وەکو ئەو عیلم وەکو تواناش بۆ نمونە ئەڵی من توانای تەرکیزم باشە بەس یادگەم خراپە یان ئەڵی سەرنجم خراپە یا ئەڵی بۆ نمونە من توانای تێگەشتنم باشە بەس توانای لەبەرکردنم خراپە کەواتە تێگەشتنت لێرا بنووسە لەبەرکردنت لێرا بنووسە خۆت بناسی تۆ ئینسانێک نیت هیچ جۆرە توانایەکەنە هەر یەکێک لە ئێمە خاوەنی مێشکێکین 100 بلیار خانەی تایە هەر یەکێک لە ئێمە خاوەنی ئەو مێشکین کە وەکو جیازێک وایە ئەکری هەڵ نەبەسرادێ ئەم قسەی من بەشدی وەرگن ئەکری هەڵ نەبەسرادێ واتە تۆ جیازێک هێناوە بۆی ئیش ناکە پارچەیەک نەبەستووە بەس پارچەکە هەیە هەر لەناو مێشکدایە هەر بە خەیاڵ و بە تەمرین و بە هەوڵدان ئەتوانی ئەو پارچە هەڵبەسیت خۆی ئۆتۆماتیکی هەڵەبەسرێت تۆ بەرنامەیەک لە کۆمپیوتەرەکە تا هەیە بەس ماوە تۆ کلیکی لەسەر کە ئینستۆڵیت کەواتە زۆر شت هەیە ئەبێ تعریفی کە ئێستا بۆ نمونە کۆمپیوتەرێک ئەم کۆمپیوتەرە بۆ نمونە بلوتوسی هەیە بەڵام تعریف نەکراوە ئەبێ چی تعریفی نابێ بڵێ وەڵام کۆمپیوتەری من بلوتوسی نییە کەسێک شارەزاڵێ وەڵا کاکە بلوتوسیە بەس تۆ تعریف نەکرد کۆمپیوتەرەکە نایناسێتەوە گرافیک کارتێکی تۆ کۆمپیوتەرەکە نایناسێتەوە کامێرەیەکی پێوە کۆمپیوتەرەکە نایناسێتەوە کەواتە مەڵێ کۆمپیوتەرەکەم خراپە مەڵێ مێشکم خراپە دڵنیا بە مێشکت خراپ نییە چەندین بەشی گرنگی تایە گرنگ ئەوەیە تۆ ئەو بەشە دۆزیتەوە بیخەیتە ئیش بۆیە پلانی استراتیژی ئەوەیە هەر لە سەرەتاوە خۆت هەڵسەنگێنی بزانی لە چیا باشی لە چیا خراپیت بەڵێ تەماشاکە یەکەم خەونەکانت بە ڕوون بن یا خەونەکەت بە ڕوون بێت یەکەم شت لە پلانی استراتیژیا ئەوەیە تۆ بیرێک لە ئاینداکەیتەوە ئەبێ ڕوون و واضح بێ بڵی من ئەمەوێ بگەم بەچی بۆ نمونە ئەڵی من ئەبێ یادگەم ئەوەندە باش بێ توانم هەموو قورئان ببێت ئەبێ بڵێ من ئەبێ تواناکانی و ستایڵەکانی فێربوون و شێوازی خۆئامادەکردن بۆ تاقیکردنەوە و ئەوانە ئەوەندە باش بکەم نمرەیەکی وا بەدەست بێنم بڵێ من ئەبێ تواناکانم وا لێ بکەم ئەوەندە مطالعە بکەم ببم بە نووسەرێک لەو بوارە کەواتە خۆت بێنە بێرشاوی خۆت تۆ بە تەمای لە ئایندا لەکوێ بیت ئەم توانە مێشکیانی تۆ بگەێنێ بەچی یەکەم جار خەونێ بکە خەونەکە مەرجێ واقعی بێت تۆ بیر لە 15 ساڵی کەیەکەیتەوە تا 5 ساڵی خوا گەورەیە لەوە چه زۆر ئاسانتر و زووتریش بکەیت
دا خۆت هەڵبسەنگێنەوە کۆ خۆڵسەنگانەی کەوتم شانی سێش دەنووسی پلانی درەشخایەنم چییە پلانی کورتخایەنم چییە پلانی جێبەجێکاریم چی بۆ نمونە پلانی جێبەجێکاری چییە ئەم کۆرسە تەواوەکەی بۆ نمونە چالاکردنەوەی مێشکە خوێنی ئەم 10 هەفتە تەمرینەکەی پلانی جێبەجێکاریت ئەوەیە لە دوای ئەم 10 هەفتە سعیەکی واوا ئەەکەی یان مەسەنە خۆتفێری میزیەکەی یا خۆتفێری عەرەبیەکەی یا لە فڵان بوارە دەرسەکەی بە مطالعە یا هەوڵەی نمرەکانت دەرسکەیتەوە ئەمە پلانی جێبەجێکاری ئەی پلانی کورتخایەنت چییە ئەم هاوینە یعنی لە دوای ئەم پلانە جێبەجێکاریە ئەم هاوینە هەتا ساڵێکی تر و هاوینەکەی تر دوو هاوینت لەبەردەسایە هون ئەتوانی گۆڕانکاری گەورە لە ژیانی خۆتە دوستی هون ئەتوانی توانەکانی مێشکت زۆر بەریتە سەرەوە دوو هاوین بە جدی خەریبیش لەسەر مێشکی خۆتکەی ئەبی بە کەسێکی زۆر بلیمەت ئێستا گۆڕانکاریەکە دروستکە فرای ئەم ساڵت بکەوە بۆ نمونە پۆلی 12 ئێستا 4 ڕۆژشتانێکی گرنگ فێرەبی ئەم 10 هەفتە لە چالاکردن ئاستی خۆت باش بەرزەکەیتەوە فێری سعیکردنەبی بەرەبەرە کاتی سعیەکەت زیاد دەکەین هەتا سەری ساڵ 40 ڕۆژەکە بە تەواوەتی ئامادەبی 40 ڕۆژەکە هەمووی خەزنەکەی لە مێشتا بڕیاری تەواوی خۆت یەکلای کردوێتەوە ئیمتیحانی پۆلی 12ەکان تەواو بوو هاوینێکت لەبەردەسایە ئەو هاوینە چۆن خۆت ئامادەیەکی بۆی ببی بە خوێندکارێکی زیرەکی زانکۆ بە توانای زانکۆ کە سوپاس بۆ خۆمن لەو تەلەبانەم هەبووە هاتووە هاوینەکەی ئینگلیزیەکەی باش کردووە یادگەی باش کردووە مطالعەیەکی باشی کردو کە چۆ بۆ زانکۆ ئیتر لە زانکۆ یەکەم بوو و ساڵی یەکەم کە تەواوەکەی ئەساسیات ئەخوێنی ئایا هاوینەکەی چێتی اینجا وەرە ئیتر بەڕێزان هەتانە ئێستا هەرخۆی دەچووی زانکۆی هەتانە ئەم ساڵە چێت بۆ زانکۆ هەتانە ئەم ساڵ لە پۆلی 12 وان گیری لێ بکەرەوە هەتانە ئێستا کە خوێندکاری ئیمانگایە مانگا فرسەتێکی زۆر گەورەیە خوێندن زۆر ئاسانە ئەم 2 ساڵە خۆت پێ بگەێنە دوای ئەوە ڕەفیقەکە دەچێت 2 ساڵەکەی تر زانکۆ تەواوەکە تۆ تایمی بی بە خاوەنی ئیش و ژیانی خۆت کەواتە هەموو شتێک لایەنی ئیجابی هەیە لایەنی سلبیشی هەیە کەواتە خەونەکەت هەڵسەنگێنە پلانی درێژخایەن دابنێ پلانی درێژخایەنەکەت بۆ کێیە بۆ دوای ئەم 2 ساڵێ یعنی بۆ نمونە ساڵ ئەڕوا هاوینەکەیە ساڵەکەی تر ئەڕوا هاوینەکەیە بۆ دوای ئەو هاوینە ئیتر پلانی درێژخایەنەکەت دەست پێکان لێەوە ئایا لەوێوە بیر لەوە بکەرەوە تا ئەو ڕۆژەی خوێندنەکە تەواو بێ بۆ نمونە بزنسی خۆتدانی یا لە شوێنێک ئیشەکەی بۆ نمونە ئەبی بە دکتۆرێ لە نەخۆشخانەیەکە ئەبی بە ڕاگەیاندن کارێ لە دەستگایەکی ڕاگەیاندنە ئەبی بە هەر شتێکە خۆ دەتەوێت ئەبی ئەم زیرەکێت لە ئەمڕۆوە پلانی بۆ دابنی ئەمڕۆ دواخاڵ و مەبەستت ببینە ئەم شەو بیری لێکەرەوە بەیانی بیری لێک هەر چۆنێکت کردووە شان ئازیزان ئێستا ئەچینە ناو بابەتی تواناکە یەکەم توانا تۆ ئەبێ باشیتی یەکەم توانا تۆ ئەبێ باشیتی توانای سەرنجدان مرۆڤانێکی زۆر هەن یەن و ئەڕۆن هەموو ڕۆژێ مێشکیان مەشغوڵە ئێستا پێتان ئەڵێم لە ئێستادا بژیر و تۆنایە تێلاوەکیەکان بدۆزەرەوە یانی مرۆڤانێک گێنە ئەم دنیایە هەموو ڕۆژێ بۆ نمونە دایکی تەلەفۆنێکە بڕە شتم بۆ بکڕا ئەچێ شتەکە ئەکرێ ئەچێ بۆ مەکتەب مامۆستا پێی تەحزیرکە تەحزیرەکەیەکە ئەچێ لە مەکتەب ئەگرێ یێتەوە سعیەکە ئەڕوا بۆ بازاڕ هێت ئەڕوا فیلمێک ئەبینێ لە ڤیدیۆیەک ئەگرێ کتێبێک شتێک سەیرەکە بڵێن ئینسانێکی مەزبوطیش بەڵام ئی خراپە سەرنجی ئەگەر سەرنجی خراپێت چی لێ یەکەم ئەم شتانە بە خراپە ئەگەر تۆ سەرنج باش نەبێ مامۆستا ئەڵێ ئەم پرسیارە زۆر گرنگە مۆزوعەکە بۆ باسەکە نەتوانی سەرنج بی دوای لەبیرنە کە سەرنج باش نەبێ دایکە ئەڵێ ئەو شتم بۆ بکڕە ئەچی شتێکی کرد کە سەرنج باش نەبێ ئەتێ بڕۆی بخەوی کەچی داڵغی شتی کرد کەواتە تۆ بۆ ئەوەی توانای سەرنجدانە باش بێ من ئەتوانم یەک کۆرسی پێ بڵێم شتمان زۆرە من ئەم شۆفریە ناکەم کۆرسێ بە تۆ بڵێم مەگەر لە چالاکردن بەشداربی کە ئینشاءڵڵا بە درێژای ئەم 10 هەفتەی ئایندە لەگەڵ تا بەردەوامە بین هەموو شتێکت بۆ ڕوونەکەینەوە هەموو تەمنێکە پێین بەڵام من ئەم شۆمێ شتێ بە تۆ بڵێم تۆ سەرنجی خۆتی پێ باش هەوڵ بە لە ئێستا بژ سادەترین شت هەنیشتون
پەرداخی ئاوم بەدەست ئێستا من محازەرەمێ ئەتوانم بیر لە محازەرەکە بکەمەوە بیر لە ئێوە بکەم بەڵام من لە ئێستا ئەگەر بژیم ئێستا بە تەمام تۆزی ئاو بخۆمەوە بڕیارێم هەری تێک لێوە کە تاقیکات تۆزی ئاو بخواتەوە بەڵام بڕیار بە بیری لای ئاوەکە ئێستا من بڕیارێم بەس بیرم لای ئاوەکە ئازیزان ئەوە بکەن ئەو تۆزە ئاوە شوویەکی زۆر باشی تا بوو بە نەک لەبەر ئەوەی تینوم لەبەرەوەی بڕیارم ما ئەو تۆزە ئاوە ئەخۆمەوە بیرم لای ئاوەکە بکەنەوە هەر یەکێک لە ئێستا من ئەوە تا ئەوەست کاتێک تۆزی ئەو بخۆرەوە بەڵام بڕیار بە سەرنجی ئیحساسی خواردنەوەی ئاوەکە تاقیکەرەوە هەر ئێستا بێتان بەڵێن کە ئەمە خاڵێکی گرنگە لە گۆڕانکاری گەورە لە ژیانی تۆ هەر یەکێک لە ئێوە ئێستا بڕوا تۆزی ئاو بخواتەوە بەڵام بڕیار بە پەرداخەکە سەیری ئاوەکە بکە سەرنجی بە و کاتێک یەخواتەوە ئیحساسی ئەو خواردن دوام وایە ئاوەکەتان خوارد بێتەوە ئازیزان تۆ هەر ئێستا ئەتوێ ئیستراحەت دەی بە خۆت وەرە پەنجەت بخەرە سەر تۆزی ئاوای لێت بەڵام بیر لەم محازەرە و مەوزوع و قسە هیچ ماکەرەوە لەم ماوە کورتە بەس ئێرە بشێلەوە بیرت بەس لای ناچاو دەیتە جاراوە بەس بیرت لای پێستی ئێرە دو جاریش بم بیوە جارێکی تر دەجاراوە بەس بیرت لای سەرپەنجەت بێ لەگەڵ ناچاو بەو دیوە ئێرەت ئاوای تەنها بیرت لای پەنجەی دەستێ بێ باشە پێسی دەستێت باش بیرت لای ئەوە بێت تەرکیزکە لەسەر پێسی دەست بەو دیوە باش دوو هەناسە بە بەس بیرت لای هەناسەدانەکانت دەیاڵە سەرت بشێلە بەڵام یار بە دەجاروا ناکەی بڵین دەجاریش بەو دیوە هەمووی 15 چرکی پێچێت 15 چرکە تەنها بیرت لای دەست و پێستی سەرت بیر لە هیچ مەکەڕ بەس پێستی سەرت باش خۆشەویستان زۆر بەمان لە ژیانە کاتێ هەر شتێکەکەین خەیاڵمان لە شوێنی ئەمە گەورەترین هۆکاری لە دەستدانی بەختەوەری دایما تۆ ئەگەر ئاگاد لە ئێستاکە نەبێ هەمیشە لە نیعمەتەکاندا ئەبڕی و چێژیان نامێت بۆ نمونە کەسێکە ڕووداویشی ناخۆشی بەسەر هاتبێ ئێوارە بچێتەوە بۆ ماڵەوە نانخوا لە کاتی نانخواردنەکە بەس بیری لای ڕووداوەکە بێ ئایا ئەگەر خۆشترین خوانیان دانابێ توش لێ وەرەگرێ ئەسڵ نازانێت چۆن خواردێکی پەلەپەل نانێکی خواردووتەوە بەڵام ئەی چۆنە ئەگەر کەسێک پێشتر بەس بیری لای ئەوە بوو بێ بچیمە ئێستا ئەڕۆمەوە دانیشم نانەخۆم و کاتێکیش دانیشەیە ناسێکی قوڵەیە ئیتر ئەڵێ نەجاتم بوو لە دەزی شەکەم دانیشە بە ئیسراحەت بڕیارەیە چێژی لێوەربن سیرێکی زۆر زۆر فات سەرنج بەچی باشە بی سەرنج بەوە باشە بی لە ئێستا بژیت ئەمەیەک دووهەم هەر شتێکە تۆ ئەیبینیت هەر شتێکە تۆ ئەیبیستی هەر شتێکە تۆ ئیحساسی ئەکەین وردەکاری هەیە سەرنج ئەوەیە بچیتە ناو ئەو وردەکاریانەوە بۆ نمونە تۆ مۆبایلەکە دەگری بەدەستەوە هەندێکم تۆ مۆبایلە بەدەستێ ئادەی سەرنجی قورسایی مۆبایلەکە کەواتە وەکو هەستکردن ئەم مۆبایلە قورساییشی هەیە وەختی لێ بکە تێرەکەی ڕق قورسیەکەی چانێک بۆ نمونە
لە ئیحساسی دەستە گەورەیە بچووکە باش ئەگەر کۆنترۆڵێ ببوون لە دەستمەوە